زۆربوونی سەگی بێلانە لە نێو کۆڵانەکان و بێدەنگی لانە پەیوەندیدارەکانی سلێمانی ترسی زۆری لە دڵی هاوڵاتیان دروست کردووە. بابەتەکە خەریکە مەترسیدار دەبێت. هەرچەندە ئەم شەڵتەرە لێرە لە نزیک بازگەی عربەت کراوەتەوە، بەڵام ڕێکخراوەکانی ئاژەڵدۆز دەڵێن ئێرە کوشتارگەیە نەوەک شەڵتەر. شەڵتەرێک کە زیاتر لە بیابانێک دەچێت و زیندانە بۆ سەگەکان. سەگەکان لێرە لە حاڵێکی زۆر خراپن، زۆر برسین، تووشی نەخۆشی گەڕی بوون سەرتاپە کە ئەمە چوارەمین وەجبەی سەگەکانە کۆ ئەکرێتەوە، بەڵام بەداخەوە هەمووی وەجبە لە ناوەچێ و دەمرن. لە کۆی لەوانەی 2500 زیاتر سەگ تا ئێستا کۆکراوەتەوە بە 4 کۆمەڵە، بەڵام هەتا ئێستا 100 سەگ نەزۆ کراوە. لە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەوەی کە توانی بەتوان لە گیرفانی خۆمان، ئێمە وەکو خۆمان من تا ئێستا وەکو ڕێکخراوەکەی 32 سەگمان نەزۆ کردەوە کە لە گیرفان و خەرجی خۆمان کردومانە. ڕێکخراوی پاکۆ بە هەمان شێوە زیاد لە 300 سەگی نەزۆ کردووە کە ئەمە دەرەقەت نایە بە 1 و 2 نووسیان. بەڕاستی ئەمەش داوا لەوە حکومەت دەکەین، یعنی کە ئەبێم پرۆسەی خێراتر بکات، ئەبێم پرۆسەیە زیاتر بودجەیەکی بۆ دابین کە ئەمەش زۆر ئاسانە. بەپێی سەری ئەو سەگانە، یعنی تۆ هەر سەگێک نێرێک کەمتری ئەوێت بەڕەکەی و مەیەک زیاتری ئەوێت، بەڵام بەڕاستی حکومەت خۆی ئەم پرۆسەیە کە خەڵک مەژغوڵ کا بەم کارەساتە. چارەسەر لای ڕێکخراوەکان نەزۆکردنی سەگەکانە بۆ ڕێگری لە زۆربوونیان، بەڵام شارەوانی و حکومەت تا ئێستا ئەوەی نەکردووە و تێچووی هەیە. زۆربەی کۆڵانەکانی سلێمانیش پڕ بوون لە سەگ و بەشێکیان لە برسا پەلەماری خەڵکیش دەدەن. حلەکەیان ئەوەیە کە ئەم ساگانە پرۆژەی ئەنارمان هەیە گرتن نەزۆکردن گەڕانەوە کە ئەم ساگانە دیاریەکرێن نەزۆکەکرێن ئەهێڵێنەوە تاکو چاکە بنەوە و دەرزی ژێرپێست و ڤاکسینوانیان بۆ کرێ ئەخرێنەوە سەرجادە. ئەمەوە ئاکات زۆر نەبن، بەچکەیان زۆر نەبێ، ئەوە هۆرمۆنی نێرینی و مێرینەیان نامێنێ. ئەمە لە کاتێکە کە ئەم سەگە فرێنلی ئەبێ، هاوڕێیانە بێ، دۆسی مرۆڤە بێت، لەبەرەوەی هەم هۆرمۆنی نێرینە و مێرینەی نامێنێت. دووەمیش لەگەڵ مرۆڤ مامەڵە ئاکا کاتێکە پرۆسی نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام دەدەی. ئێمە وەکو ڕێکخراوی پاکۆ پرۆپۆزلی تێر و تەسەرمان ناوە بە شارەوانی بۆ ئەم شێڵتەرە کە بە تەواوەتی جێبەجێ بکرێت و ئەو مافەسەرەتایانی ئەم سەگانە لێرە دابین کرێ، بەڵام بەداخەوە تا ئێستا دابین نەکراوە. وەکو ڕێکخراوی پاکۆش پڕۆژەی چارەسەرکردنی ئاژەڵانی بێلانەی سلێمانیمان یاوە بە حکوومەت بۆ ئەوەی بتوانین ئێمە خۆبەخشانە نەزۆکی بکەین و زیانەکەن ئەم سەگانە. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی سەگەکان ڕوو لە زیادبوونە. حکومەتیش بە پاساوی تێشی زۆرەوە ئامادە نیە پرۆسەی نەزۆکردنیان بۆ بکات کە دەوترێت هەر سەگێک بۆ نەزۆکردنی نزیکەی 34 دلاری تێدەچێت. بەشێک لە ڕێکخراوەکان دەڵێن زیاتر لە 300 سەگیان نەزۆ کردووە، بەڵام لەوە زیاتر توانایان نییە. پێویستە حکومەت بودجەیەک بۆ ئەم مەبەستە تەرخان بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.